ڕاستیدا هەڵەبجە پێویستی بە زۆر خزمەتگوزاری و کاری تر هەبوو بە تایبەتی حکوومەتی عێراقی چۆن داوای لێبوردنی لە کۆیت و دووجەیل و شوێنەکانی تر کرد و تەعویزیان دانەوە بۆیە داوای لێبوردنی لە هەڵەبجەش کردایە و تەعویزی هەڵەبجەیەکی بدایەتەوە بەڵام تا ئێستا نەکراوە. هەڵەبجە تا ئێستا نانەوێت بێتە پارێزگا بەستویانە بە تەلعفەر و چەند شوێنێکی ترەوە. جگە لەوەش لە هەرێمی کوردستانیش تا ئێستا نەیانتوانیوە لە ڕووی جۆغرافیەوە بیکەنەوە پارێزگای هەڵەبجە. هەڵەبجە پێشتر حدودی لەگەڵ بانە، لەگەڵ شوارتا، لەگەڵ کەفری، خانەقین و سەرپێڵی زەهاو هەبووە. بەڵام ئێستا جۆغرافیای هەڵەبجە، پارێزگای هەڵەبجە تەنها ناحیەی خورماڵە. بۆیە حکوومەتی هەرێم پێویستە لە پێشە لە ڕووی جۆغرافیا ئەو ناوچانە بخاتەوە سەر هەڵەبجە. ئەو کاتە عێراق ئەیکا یان نایکات لای ئێمە زۆر گرنگ نییە، مهم هەرێمی کوردستان بیکاتەوە پارێزگا.